سڵای خۆی گەورتان لێبێت بەڕێزان، من فەرمان حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان، لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بەگشتی بڵین دەسەڵاتی سیاسی چەندین جار باسی ئەنجامدانی چاکسازی کردووە لە هەرێمی کوردستان. لە چەند ساڵی ڕابردوو خەڵکی کوردستان بە چەندین کۆنفرانسی چاکسازی و کۆڕ و سیمینارەوە سەرقاڵ کراون و تێیدا چەندین پرۆژەی چاکسازی لە هەرێمی کوردستان ڕاگەیەندرا. ئەنجامی هەموو ئەو قسە و پرۆژانە ئەو دۆخەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەیبینین کە لە خراپترین دۆخی خۆیدا هەرێمی کوردستان. سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش لە سەردەمی خۆیدا چەندین پرۆژەی بۆ چاکسازی و پرۆژەی بەناو بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ڕاگەیاندەبوو. ئەنجامی ئەو پرۆژانش بۆ خەڵکی کوردستان هیچی لێ سەوز نەبوو. ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی زیادکراوی خۆیدایە و ماوەی شەرعی خۆی تەواو بووە، باز لە ئەنجامدانی چاکسازی دەکات و پرۆژەیەکی دیکە بە ناوی ئەنجامدانی چاکسازی لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ڕەوانە کردووە. پرسیاری جددی ئەوەیە ئەم دەسەڵاتەی ئێستا کە خۆی هۆکاری نەهامەتیەکانی خەڵکی کوردستانە و چەندین هەڵەی ئەنجامداوە و هەموو ئەو کارانەی ئەم دەسەڵاتە کردوێتی ئەم دۆخەی ئێستایان دروست کردووە، چەندە توانای جددی هەیە بۆ چاکسازی، چەندە ئیرادی جددی هەیە بۆ چاکسازی و توانای ئەنجامدانی چاکسازی هەیە. چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان لەلایەن کێوە و چۆن دەکرێت؟ دۆخی خراپی موچەخۆران، خراپی لیستی تۆماری موچەخۆران کە وەک فاکتەری گەوری گەندەڵی لە هەرێمی کوردستان باز دەکرێت کە دەسەڵات بۆ خۆی دروستکەری ئەم دۆخە بووە، چۆن و بەکێ چاک دەکرێت؟ بەڕێزان، تاوتوی ئەم تەوەرە دەکەین لەگەڵ هەردوو بەڕێزان، هاوار شێخ ڕەوف پسپۆڕی دارایی، وارووا زۆر بەڕێز نەجیبە لەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان. بەڕێز نەجیبەخان لە هەولێرە و لەگەڵمانە، کاک هاوار شێخ ڕەوف لە ستۆدیۆکانمان لە سلێمانی و لەگەڵمانە. کاک هاوار، لە بەڕێزەوە دەست پێ دەکەم، دەمەوێت بپرسم لەو دۆخە خراپەی ئێستا هەرێمی کوردستاندا سەرەتاکانی چاکسازی و دەستبردن بۆ چاکسازی و لە چی و چۆن و لە شێوە دەست پێ دەکات؟ زۆر سپاس. بێگومان چاکسازی لە هەرێمی کوردستان لە پێشەوەی شتە زەرورەکانە، بەڵام بەداخەوە من بەش بە حاڵی خۆم هیچ ئومێد و هیوایەک نبینم بۆەوەی کە لە ئایندەیەکی نزیکە لانی کەم تا دوای دەرکەوتنی ئەنجامی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان هیچ جۆرە چاکسازیەکی جددی و جەوهەری و ڕاستەقینە لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. چاکسازی لە هەرێمی کوردستان پێش هەموو شتێ پێویستی بە ئیرادە هەیە، ئیرادەیەکی ڕاستەقینە بۆ چاکسازی. چاکسازی لە هەرێمی کوردستان پێویستی بە زەمینەسازکردنی و ئامادەکردنی و فەراهەمکردنی کەرەسەکانی چاکسازیە کە بەشێکی پەیوەندی بە توانای مرۆییەوە هەیە. چاکسازی پێویستی بە پرۆژەی چاکسازی زانستی و ئەخلاقی و علمی هەیە. چاکسازی پێویستی بەوە هەیە ئەو هێز و کارکتەرانەی کە تا با بڵێن دەستیان هەبووە لەوەی کە هەرێمی کوردستان بۆ وەزع خراپە بگات لە پرۆسەی دەسەڵات فرسەت بن بە خەڵکیکە یاخود با بڵێن کارکتەریکە بێتە ناو پرۆسی حکومڕانیەوە لە هەرێمی کوردستان بە جددی نەک بە جوزئی. ئەو چاکسازی بەڕاستی بەم بەمانە ئەکرێەوە لە کۆتاییە، ینی بە شێوەیەکی بەسی دەبێ ئاماژە بەوە بکەم. ڕاستی وەکو هەموو ئەو فاکتەرە گەورانە لە هەرێمی کوردستان حازرە بۆ ئەوەی کە چاکسازی لە هەرێمی کوردستان نەکرێت. فاکتەرێکی جوزئیش ئەوەیە کە بەڕاستی مەسەلەی هەبوونی پرۆژەیەکی جددی دوور لە شەعبەوێتی زانستی، ینی ئەوەش غایبە پرۆژەی وجودی هەیە بەداخەوە نەوەڵا بەڕێی من، ینی من بەڕێی من لە هەرێمی کوردستان تا ئێستا پرۆژەیەکی جددی زانستی کە چوو بێتە ناو تەفاسیلەوە و لە عمومیات دەرچوو بێ، دیارە زۆر پرۆژە چ لەلایەن دەسەڵات چ لەلایەن غەیری دەسەڵات، جا غەیری دەسەڵاتە هێز و گروپی سیاسی بوو بێتن یان کەسایەتی و کارکتەری ناسراوی ئەکادیمی و غەیری ئەکادیمی بوو بن ڕاگەنراوە. بەڵام بەڕێی من دەرەنجامی پەنجە نەخستنە سەربرینەکان و دەرەنجامی نەچوونە ناو تەفاسیل و ناو ڕۆچوون و سوڕانەوە، ینی بەداخەوە کێشەیەکی گەورە هەرێمی کوردستانی گرتوێتەوە. ئەویش ئەوەیە کە خەڵکی ئێمە زیاتر سەرنجی لەسەر شتی گشتی و لەسەر هەست و سۆز و لەسەر عاتیفە ئەوانەیە. بەڕێی من تا ئێستا پرۆژەیەکی زانستی ڕێک و پێکە دراسەیەکی هەمەلایانی کردبێ و چارەسەری واقعی و معقولی پێشکەش کرد بێت تا ئێستا ئەوەش غایبە. هەموو ئەم فاکتەرانەوەی کردو کە ئێمە لەو وەزعا بژین کە
بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان دەرگیری بوو. ئەی سەرنجی تۆچیە لەسەر قسە و پرۆژانەی کە دەسەڵات و حکوومەت هەرێمی کوردستان بە دیاریکراوی باسی دەکات و ڕای دەکەنێت بۆ ئەنجامدانی چاکسازی بە دیاریکراوی لە ئێستاە بەدەر لەوانی لە ڕابردووە باسی کردوون و ئەنجامی نەبووە. من بێگومان تا ئەستێکی زۆر ڕەشبینم ڕەشبینیەکەم پەیوەندی بە کۆمەڵی هۆکارەوە هۆکاری یەکەم ئەوەیە کە بڵێن ئەو هێزانی کە ئێستا لە ناو دەسەڵاتان لە هەرێمی کوردستان و دەسەڵات بەڕێوە بن ئەم هێزانە خۆیان یعنی هۆکار و فاکتەر و بەرهەمهێنەری ئەو دۆخە خراپ و ئەو هەموو قەیرانان لە هەرێمی کوردستانیەک هەموو دەستکاریکردنێکی گەندەڵی لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئەبێتە مایەی ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆیان کەم بکاتەوە بچوو بکاتەوە و نەهێڵێ و ئەمە شتێکی یعنی باوەڕ پێ نەکرا و نامەعقولە خەڵک دەست بەرێ بۆ بەرژەوەندی خۆی بەرژەوەندی بۆ خۆی دروست کردو بە نامەشروع ئێستا واز لە بەرژەوەندی خۆی بێنەوە ئێمە کاتێک کە سەیری تەجارب بکەین و ئەخوێنینەوە لەسەر پرۆسەی گەندەڵیوانە ئەنی نمونەیەکی وا تقریبان پێمان شک نایە گەندەڵی کە بەو ئاستە زیادی کرد و فراوان بوو دوای ئەو هێزانی کە با بڵێن بەشی شێریان بەرەکەوێت لە وەزعەکە هات من بارودۆخەکان چاک کردبێتەوە و ستێپ بای ستێپ دەستیان کردبێت بە چاکسازی. ئەیکا گاوەرم قسە و پرۆژانەی کە ئێستا باسی دەکەن لە چیەوە سەرچاوی گرتو ئەمانە؟ قسە و پرۆژانە بەشێکی لە سەر لێ شێوان ینی سەر لێ شێوان بەشێکی لە زەختی شەقام و ئەو هێزانێکی کە لە دەرەوەی دەسەڵاتن بەشێکیشی لەوەی کە بەڕاستی ئەم هەموو قەیرانە هەیە لە هەرێمی کوردستان بێگومان ئەو هەموو مزاهرە و خۆپیشاندان و ناڕەزایی بە فۆرمی جیاواز و با بڵێن قسەی دەرەوەی هەرێمی کوردستان لەسەر هەرێمی کوردستان و ململانێ لەگەڵ بەقا هەموو ئەمانەوای کردووە یعنی لە ناو کۆمەڵی محاولاتی بچووک و کۆمەڵی محاولاتی شپرزە و ئەوانە حکوومەت و دەسەڵات بسوڕێتەوە و بێت و بچێ بە هیوای ئەوەی کە بەڵکو دەرفەتێک بۆ چاکسازی دروستکە بەڵام وەکو ئاماژەم بۆ کرد بەڕاستی من بەش بە حاڵی خۆم زۆر ڕەشبینم و بەشێکی ئەم ڕەشبینیش پەیوەندی بەوە هەیە مەسەلەی بەڵێن و پرۆژە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان مێژوویەکی هەیە ئەتوانم بڵێم لە ساڵی 91ەوە کە بە شێوەیەک لە شێوەکان حکومڕانی لە هەرێمی کوردستانی دەسەڵاتی کوردی دەستی پێکردو دوای بەعەز و لە ساڵی 92 کە حکومەت دامەزراوە لەگەڵ دامەزرانی حکومەت و پێش حکومەتیش بەڵێن و پرۆژە بۆ چاکسازی ئەوترێتەوە بەڵام تا ئێستا هەنگاوە عملیەکان زۆر کەم و دیاری کراون. دەست خۆشکا گاوەر نەجیبە خان دێمە لای بەڕێزت لە پەرلەمانی کوردستانی ئێستاش حکومەت پرۆژێکی ڕەوانی پەرلەمانی کوردستان کردووە نەخشەی سیاسی پەرلەمانیش هەروەک پێشوو یەکێتی و پارتی و هێزە نزیکەکانی خۆیان زۆرینەن سەرنجی بەڕێزت چیە پێ دوایە دەکرێت ئێستا چاکسازیەک لە پەرلەمانی کوردستانەوە چوارچێوێکی یاسایی بەبەردا بکرێ و نەتیجەی بۆ خەڵکا بێت بەڕێزت هیوا دەیە بۆی چاکسازی ئەنجام بدەن ئێستا؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و مێهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بە دڵنیاییەوە ئەو بواری چاکسازیانی کە باسەکرێت لە هەرێمی کوردستان مێژوویەکی هەیە و ئەوەندەی کە ئێمە لە پەرلەمانی لەم خولەیە لە کۆتایی 2016ەوە هەتا سەرەتای 2017 بە نزیکەی زیاد لە 10 پرۆژەی چاکسازی پێشکەش کراوە لە پەرلەمانی کوردستان لەلایەن فراکسیۆنە جیاوازەکان لەلایەن ئەتوانین بڵێن تەنانەت حیزبەکان و پەرلەمانتار وەکو بە دوواداچوونی شخصی خۆی و فراکسیۆنەکان ینی زۆر لەو پرۆژانە کە بواری زۆر گرنگ و استراتیجی لە خۆ گرتووە بۆ چاکسازی پێشکەش کراوە بەڵام بەداخەوە حکوومەت گوێی لە هیچ یەکێک لەو پرۆژانە نەگەروە کاری لەسەر نەکردوە هەوڵی چاکسازی نەدا هەتا بارودۆخی هەم حکوومەت و هەم هاوڵاتیانیش بەم ڕۆژەکەیش کە ئێمە ئێستا ئەیبینین و تایە ئەژین بەڵام ئەم جارە کە ئەم پرۆژەیە حکوومەت خۆی ناردوێتێ پەرلەمانی کوردستان ئەمە ئەتوانم ینی من بڵێم ئەمە پرۆژەی چاکسازی نییە بەقەدە ئەوەی کە ڕێخستنەوەی بواری موچەیە و ئەمە ناتوانین بڵێن ئەمە چاکسازی ڕاستەقینە ئەکات لەبەرەوەی چاکسازی ڕاستەقینە لەم بوارانیە ڕاستە لە بواری موچەی فەرمانبەران و لە بواری خانەنشینی و دامەزراندنە گەندەڵی زۆر کراوە و سامانێکی زۆر بەهەدەر دراوە تەخشان و پەخشانی پارەی میلەت کراوە بە تایبەتی ئەو دوو حیزبەی کە لە دەسەڵاتدا بوون لە ڕابردووە
خەڵکێکی زۆریان بە مەحسوبیت و منسوبێت و بە پلێ حیزبی لە کادری خۆیان بوون هاتوون دەیان مەزراندون و بارقورسیەکی زۆری لەسەر بواری بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە لە ڕووی موچەوە. ئێستا ئەوان ئەو پرۆژەی نردویانە بۆ ڕێخستنەوەی بواری موچەیە. ئەگەر نا چاکسازی ڕاستەقینە لە بوارەکانی تراکرێ بەڕاستی، ینی لە سێکتەرەکانی ترا وەکو بە تایبەتی سێکتەری نەوت کە ئێمازانین چ گەندەڵێکی تایە و ئەگەر لە ڕابردووە گوێیان لە پەرلەمانتاران بگرتە تەنانەت لە خولی پێشوە کە ئۆپۆزیسیۆنێکی کارا هەبوو لە پەرلەمانە زۆر قسەیان لەسەر ئەم بابەتانە کرد بەبێەوەی کە گوێیان لێ بگیرێەوە ئەو سێکتەرە تا ئێستش ئەو ناشەفافی و ناڕوونیی کە لە داهاتا هەیە کە لە خەرجیە هەیە کە لە گرێبەستەکانە هەیە بە هیچ شێوازێک حکوومەت نەچۆ بەلای ئەوەیە و لە زۆربەی سێکتەرەکانی تر لە سێکتەری کشت و کاڵا لە سێکتەری تەندروستیە بەڵام هاتوون لە ئێستا پرۆژەیەکیان داوە بە پەرلەمان لە بواری ڕێخستنەوەی موچە و خانەنشینیە کە ئەمە خۆی پرۆژەکە بۆ خۆی شتێکی باشە و ئێمە پاڵپشتی تەواویەکەین و پێم وابێ سەرجەم فراکسیۆنەکانیش پاڵپشتەکەن لەو ڕۆوە ئەگەر بەشێکی کەمیش بکرێت لەم بوارەیە هەر شتێکی باشەوە بودجەیەک بگەڕێتەوە بۆ حکوومەت بۆ ئەوەی بەپێی ئەو بەڵێنانەی کە حکوومەت داویانە تەنانەت ئەو نیوە موچە و ڕوبع موچەی کە ئێستا هەیە لە کاتی خۆیان ناتوانن بدرێ ئەگەر بڕێکی تر لە بودجە بگەڕێتەوە و یاخود بڕێک پارە بگەڕێتەوە بۆ سەر بودجە بتوانن موچە خۆران بدەن ئەمە شتێکی باشەوە ئێمە و هەموو فراکسیۆنەکان بەو پەڕی هەوڵ و کۆشی خۆمانەوە ئەمانەیە کە و پرۆژێت تێپەڕێندێ بەڵام گرنگ ئەوەیە کە جێبەجێ بکرێت چونکە لە ڕابردووە یاسای زۆر باش دەرچوە بڕیار و پرۆژەی زۆر باش ئیشی لەسەر کراوە بەڵام لە دوجار کە ئیشی لە بواری جێبەجێکردنا بەکردداری نەمان بینیوە بۆیە ئەمە وای کردووە کە جۆرێک لە ڕەشببینیمان هەبێ بەڵام ومێ دەکەین ئەم جارە پند لە ڕووداوەکانی ڕابردووان وەرگرت بێ و حکوومەتی هەرێم گەشتبێتە ئەو قەناعەتەی کە چیتر بەم بارودۆخە ناتوانێت بمێنێتەوە بەڵکو حکوومەتێک کە ئێستا خۆی بۆ خۆی ئەتوانین بڵێ نیوە حکوومەتە و ئێمە ئاگادارین کە زۆربەی وەزیرەکان دەستیان لە کار کێشاوەتەوە لەبەرەوەی کە حکوومەت نێتی چاکسازی و گۆڕانکاری نەبووە ئەوەش کە ئێستا ماوە ئەگەر چاکسازی نەکرێەوە ئەگەر بەکردار ئەو پرۆژە و بڕیارە و یاسانە نەچێتە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیایە و ئەوەش نامێنێت و تەنانەت کیانی هەرێمی کوردستان وەکو کیانێک کە ئێمە لە ڕابردووە جۆرێک لەسەر بەخۆیمان هەبوو ئەوەش لە بەردەم مەترسیایە بۆیە زۆر باشە دەکەین ئەم جارە حکوومەت جدی بێەوە هەوڵی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بدا. نەجی بەخان بەڕێز باس لەوە کردم پرۆژەیە کە ئێستا نردوانێتە پەرلەمان بەشێکی بچووکی خواستی چاکسازیە لە هەرێمی کوردستان باشە کە حکوومەت بۆ خۆی کە دەسەڵات بۆ خۆی کە فراکسیۆنەکانی خۆیان دەست بۆ چاکسازی گەورەکان نابن وەک بەڕێز باسی کرد بە تایبەتی لە سێکتەری نەوت لە مەلەفە گەورەکانی دیکەیە ئەگەر ئەم پرۆژەیە گریمان لە پەرلەمانی کوردستانی شتێ بپەڕێنرێت چی کاریگەری دەبێت ئەگەر سێکتەرەکانی دیکە هەرەوەکو خۆیان بەو تێبینیانەی کە هەیە لە سەران بمێنێتەوە پرسیارێکی دیکەش بۆی قەدعی نەکەم ئەو خواستە کە لە حکوومەت نییە لە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنەکانی خۆیان دەبینیت بۆ ئەوی چاکسازی بکەن خۆیان گەشونەتەوە قەنەعەتی کە پێویستە پشتگیری پرۆژێکی چاکسازی بکەن لە هەرێمی کوردستان فراکسیۆنەکان مەبەستمە سواس. بەڵێ بێگومان وەکو ئاماژەم پێدا ئەگەر ئەم پرۆژێ تێپەڕێ لە پەرلەمان و ببێتە یاسا و حکوومەتیش جددی بێ لە جێبەجێکردنی و بەکردداری بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ ینی سوودێکیە بێت بۆ ئەوەی کە لانی کەم دادپەروەری بگەڕێتەوە لە نێوان موچە خۆرانە چکە ئێمە زانین بەڕاستی بە تایبەتی لە سیستمی بایۆمەتریا کە ئەوەی کە بۆ خۆیان دانیان پێداناوە ئەوەی کە خۆیان ڕیانگەیان و بۆ ڕای گشتی و بۆ هاوڵاتیان لە سیستمی بایۆمەتریا کاتێکە لەسەر فەرمانبەران جێبەجێکراوە 62,000 کەس لە موچەیە زیاتریان هەیە یعنی لە دوو موچە و سێ موچە و هەتا تەنانە دەگاتە 5 ئەگەر ئەمەش ببڕێ ئەمانە ببڕێ و تەنها ئەمە لە پرۆژەکە تایەتی بەڵێ لە پرۆژەکە بڕگە و بابەتی باشی تایە بەوەی کە تەنها موچەیەک ئەمێنێتەوە بە گوێرە سیستەمی بایۆمەتری دەرکەوتووە کە چەند هەزار موچەخۆری دووبارە هەیە بەڵام هێشانە بڕدراوە چاوەڕێ ئەو پرۆژەیان دەربچێت لە پەرلەمان ئەوجا ببڕێت ئەوەندەی ئێمە زانیاریمانێ نەخێر هێشتانە بڕداوە بەڵام حکوومەت بەم پرۆژەیە ئاماژەی پێداوە کە ئەگەر ئەوەش ببڕێ و یاخود ئەوەی کە بۆ نمونە بەنایاسایی خانە نشین کراوە و یاخود هەیە بە پلەی تایبەت کە
نزیکی 465 کەس ڕۆژێک لە ڕۆژان لەو پلە تایبەتانە نەبوون بەڵام بەو پلێ خانەنشین کراون ئەگەر ئەمانەش ببڕێ لانی کەم جۆرێک لە دادپەروەری بگەڕێتەوە یعنی ئەوانەی کە بە فعلی لەو مەجاالە بوون و ئەو پلە و پۆستانیان هەبوو خانەنشین کراون جۆرێک لە دڵنیاییان بۆ دروستە بێت کە بەڵێ حکوومەت هاتووە ئەوەی کە ڕۆژێک ئەو لەو پۆستیان نەبوو ویا خودت فەرمانبەر نەبوو هاتووە بە پلێ حیزبی بە خزمەتی حیزبی خانەنشین کراوە ئەگەر ئەمانە ببڕێ بێگومان ئەمە شتێکی باشە بێ لەو ڕۆوی کە جۆرێک لە دادپەروەری دروست ببێ و دڵنیایی بداتە فەرمانبەران بەوەی کە چیتر ئەو پێشێلکردنی ماف و ئەو حەق خواردنانە بەو شێوەی بەردەوام نەبێەوە خاڵێکی تریش ئەو بودجەیە بەڕاستی وەکوتم ئەگەر ئەمە نەکرێ و بڕێکی تر لەو پارێ نەگەڕێنرێتەوە بۆ سەر بودجە بەڕاستی ئەو موچێش کە ئێستا هەیە بۆ فەرمانبەرە شایستەکانیش ناتوانن دابینی بکەنەوە ئێمە زانین ئێستا ئێمە لە مانگی وا مانگی دووش تێپەڕەکەین هێشتا موچەی مانگی دەوەر نەگیراوە و تازە موچەی مانگیدا کۆتایی پێهاتۆ کە وەرگیراوە یعنی ئەمانە ئەگەر کارێکی واش بکەن موچە خۆرە شایستەکان بەو ڕوبع موچێش بێ لە کاتی خۆشیان موچە وەربگرن هەر شتێکی باشە ینی وەکوتم لانی کەمی چاکسازیە و خاڵێکی تر بۆ پرسیاری دووەمی جەنابەت کە فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان هەماهەنگن بەڵێ ئەوەندەی من ئاگادار بم ئێمە ئەو پرۆژێ تەمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە لە پەرلەمان ئاراستەی 6 لیژنەی تایبەتمەند کراوە لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان و یەکێک لەو لیژنانە کە لیژنەی دەستپاکیە من ئەندامم تایە نوێنەری هەموو فراکسیۆنەکانی تیا ئەوەندەی من ئاگادار بم بۆ لە لیژنەکانی تریش ئەوەندەی لێمان بیستون بڵێ هەموو فراکسیۆنەکان ئیرادەیەکی باشیان هەیە و مەبەستیانە بەوەی کە ئەم پرۆژەیە ببێتە یاسا و بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە وەکوتم ئەمە ئەگەر نەکرێ ئەمە لانی کەمی چاکسازیە ئەگەر نەکرێ بەڕاستی ئەو حکوومەتە زیاتر بەرەو هەڵدێرە ڕواوە چارەنووسێکی نادیار چاوەڕێیەکە ئەگەر دەست بە چاکسازیکردن دەستخۆش کاگاوار بەڕێزتیش و نەجیبەخانی شەروکتان لەسەرەوە کۆک بوون کە ئەم پرۆژەی کە باز دەکرێت ئێستا لانی کەمی چاکسازیە لە هەرێمی کوردستان باشە ڕەنگە فەرمانبەرێک حەقی خۆی بە بپرسێتگریمان موسەی 50,000 کەسیش کە بە نایاسایی ئەو بوون بڕدرا بەڵام ئەگەر دەست بۆ سێکتەرە گەورەکان نەبردرێت بۆ نمونە ئەگەر داهاتی نەوت سەرچاوەکەی پارەکەی شەفاف نەکرێت خەڵکی نەزانێت چاکسازی ڕاستەقینە بەرهەمی دەبێت لە هەرێمی کوردستان بەرهەمەکەی جوزئێ بێ بێگومان هەموو هەنگاوێک بۆ چاکسازی باشە بەڵام هەموو هەنگاوێک بۆ چاکسازی تەواوی کێشەکان چارەسەر ناگە ئێمە لە بودجە بۆ نمونە داهاتمانێ و خەرجیمانێ لە هەرێمی کوردستان هەردوو لایەنەکە دەرگیری کۆمەڵێ مەشاکیل و قەیرانە هەم خەرجی وەختی خۆی زیادە خەرجی زۆر کراوە و هەم داهات مەسەلەن داهاتی نەوت و غێری داهاتی نەوتیش بەڵام بە شێوەیەکی سەرەکی داهاتی نەوت دەرگیری کۆمەڵی کێشە و مەشاکیلی گەورە بووە بێگومان چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە تەرکیز بخرێتە سەر هەردوو جانبەکە هەم داهات هەم خەرجی و ئیسلاحێکی معقول و منطقی و زانستی ینی پرۆژەیەکی معقول و منطقی و زانستی ئاوتەریب لەگەڵ بڕوە ینی لەگەڵ بانگەشەکە بڕوە لەگەڵ ئیرادەکە بڕوە و هەرێمی کوردستان مؤسسەکانی ببێ بە مؤسسە مەسەلەن جەناب باسی پرسیاری پەرلەمانە لەو خوشکە بە ڕێزە کرد پەرلەمان بۆ خۆی لە هەرێمی کوردستان لەگەڵەوەی لەسەر مستەوای فەردی بۆ نمونە ڕەنگە کۆمەڵە خەڵکی زۆر باشی تیاابێ نەک ڕەنگە بە دڵنیاییەوە بەڵام حەز ناکەی ئەمە مؤسسەیەکە لە هەرێمی کوردستان کێشەکە ئەوەیە حیزب هەموو شتێکە حکومەت سێبەری حیزبە پەرلەمان سێبەری حیزبە پەرلەمان بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوویستی ئیرادەی خۆی هەبێ و خۆی وەکو مؤسسەیەک ئیرادەکەی فەرزکا و عەرزکە ئێبینیمان چی بەسەر پەرلەمان هێنرا پەرلەمانتارە بەڕێزەکان لە ئێستاە ئەبێ ئەو ڕاستیە گەیشت بنە ئەو ڕاستیە کە پەرلەمان ینی وەکو ئەوەی کە باسەکرێ لە کتێبەکان ئەو لە زانستی سیاسی و وەکو ئەوی کە چاوەڕوانەکرێ ینی ئەو ڕۆڵە گرنگە و گەورەی نییە و پەرلەمانتار ئەو ڕۆڵە گرنگ و گەورەی نییە خەباتی پەرلەمانی لە هەرێمی کوردستان یا خود ئیشی پەرلەمانی و ئەدای پەرلەمانی لە هەرێمی کوردستان ئەدا خۆتا ئێستا نەیتوانیوە یعنی شتێک لە بابەتەکان بگۆڕێ ئەمە مەبەست ئەوە نییە خوا نەخواست لێرە و لەوێ هیچ نەکراوە و ئەم فراکسیۆن پرۆژەی نەبوو ئەو فراکسیۆن قسەی نەبوو ئەو برادری ئەو پەرلەمانتار شتێکی نەوت بەڵام نەتیجەکە ئەوەیە لەسەر تێبینێک لەسەر قسەی ئەو خوشکە بە ڕێزە باسی ئەوی کردکە لە هەرێمی کوردستان ینی ئاماژەی بەوە کرد پرۆژە و بڕیاری
زۆر چاک دەرچووە لە هەرێمی بۆ من بەڕاستی بە گومانم لە هەرێمی کوردستان پرۆژە بڕیاری زۆر چاک تەبان ڕەنگە لێرە و لەوێ پرۆژەیەک بڕیارێک قسەیەک تعلیماتی ڕێنماییە شتێک بەڵام زۆر چاک یعنی من گومانم هەیە زۆر چاک من مسرم لەسەر ئەو قسەی خۆم ئەڵێم سەرباری ئەوەی کە ئیرادە نییە بۆ چاکسازی سەرباری ئەوەی کە دەسەڵات زۆر بێخەم بووە تا ئێمە گیان بەم ڕۆژە بەڵام بە هەمان شێوەش پرۆژەی زۆر چاکیش لە هەرێمی کوردستان زۆر ئامادە نیە مەسا من پرسیارێک ئێستا ئاراستەی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانەکەم هەر بۆ نمونە مەسەنجا پرۆژەی چاک و پەرلەمانتاریچە بۆچی ئیشی پەرلەمان کراوە بە کۆمەڵی لیژنە و لیژانجیا کراوەتەوە تەخەسوسی وەرگرتووە ئەو حیزبەکان ئەهلی تەخەسوس و ئەهلی مەجالەکانیان وەکو پێویست بردووەتە ناو پەرلەمانەوە ڕاستە ئەم جارە مەسەڵەن پەرلەمانتار بە دەنگی خەڵک دەرچوانە بەڵام ڕاعەتی ئەوە نەکراوە حیزبەکانیشیان بۆ کردو بۆ نمونە کۆمەڵی قانونی زۆر باش کۆمەڵی مالی زۆر باش یعنی هەر حیزب گروپ هەچی هەڵەسێ باسی مەسەلەی مالیە کە لەبەروی کێشە مالیەکان کێشە دارایەکان ئێستا لە هەرێمی کوردستان لە پێشەوەی کێشە گەورەکانی کوردستان بەڵام سەیرەکەی یعنی شتەکان زۆری بانگەشەیەکی زۆر بەڵام کردارێکی کەم من ئەمە مەبەستم دیاریکەواتە بە بڕای بەڕێز هۆکاری ئەوەی کە پرۆژەکان یاخود قسەکان و هەوڵەکان هەمووی بێنجام دەبێت کە پەرلەمانی کوردستان ڕۆڵی خۆی نییە لە چاوەژێکی ئەوە ئەزانی یەکێک لە هەرە فاکتەرە گەورەکان ئەوە ئێنجام من ئێستا گلەی لەم خوشکە بەڕێزە لە بەشێکی پەرلەمانتارەکان ناکەم بۆچی پەرلەمان موئەسسە نیە پەرلەمان لەبەروی حیزب لە هەرێمی کوردستان ئیرادەی وایە پەرلەمان موئەسسە نەبێ پەرلەمان ئەو ینی هەیکەلێکی هەیە و ڕئیسی هەیە و جێگیری هەیە و ینی دەوام هەیە و کۆبوونەوە هەیە و ئەوە بەڵام پەرلەمان کاتێک ئەتوانی بڵێ موئەسسەیەکە کە سربەخۆ بێ کە ئەو پەرلەمانتارانە ئیرادەی گشتی فەرز بکەن بەسەر ئیرادەی حیزبە و بقسە و بڕیارەکانیان جێبەجێ بکرێ ببوورە و ئەگەر جێبەجێ نەکرا حکومەت جێبەجێ نەکرد بەڕاستی بتوانن بە ڕێگایەک لە ڕێگاکان ئیلزامیکەن هەڵی وەشێننەوە سەحبی سیقە بکەن نازە ئەمانە لە هەرێمی کوردستان هیچی نەکراوە کە من دڵنیامە خوشکە بە ڕێزە ژەر متتەفیقە لەسەر ئەوەی کە پەرلەمان ڕۆڵی موئەسساتی خۆی نەپێدراوە و نەگەڕاوێتی من گلەیەکە دیارە گلەیەکەی من لەسەر ئەی باشەکە گاوارکەواتە پرۆژەی ڕاستەقینە بۆ چاکسازی چییە بە تێڕوانینی بەڕێزت وەک دەڵێ کە پرۆژێکی جدی خودی پرۆژەکەش نەبووە بەڵێ ئەگەر ئێستا بە ئیرادەی خواکە ئەمە شتێکی زۆر زۆر قورسە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی بە تایبەتیش زۆر بە تایبەتیش پارتی بگەنە ئەو ڕاستیەی کە ئیتر لە هەرێمی کوردستان پێویستە چاکسازیەکی جدی بکرێت ئەو کاتە هەمووی جامیعاتی هەرێمی کوردستان و غێری جامیعات ناوەندە ئەکادیمیەکان و ئەو خەڵکانی کە پرۆفیشناڵەتی ممارەسەیان هەیە و بە جۆرێک لە جۆرەکە بانکرێن داوەتکرێن لە کۆنفرانسێک لە هەر شتێک تۆ ناوێنی داوایان لێ بکرێت لە مودەیەکی زەمەنیە پرۆژەیەکی جدی فعلی زانستی بەبێ مڕاعاتکردنی ئەو تەبەنی بکەن و ئەو کاتە ئەم هێزە کوردستانیانە لە حکومەتە ڕێبکەون دەسەرکاڵم لە حکومەتە جا هەنێکیان لەنا حکومەتان لە دەرێ حکومەتەن قسەکە لەسەر ئیرادە ئەمە کە شتێکی خەیاڵ ینی من خۆم کەم قسە ناکەم پێم وایە زیاتر شتێکی خەیاڵیەوە شتێکی عەمەلی نییە بۆچی ئەوە ناومێدی لە ئەنجامدانی چاکسازی لە هەرێمی کوردستان ناومێدم لەسەر ئەوەی لەبەر ئەوەی کە ئەبینم مەسەلەن خەڵکی وڵاتەکەی من دوای ئەو هەموو قوڕبەسەری و نەکبەتی و خوێندان و هیلاکی و ماندووبوونەی کە دەسەڵاتی بەعسی ڕووخان و دەسەڵاتی خۆماڵیە نایە سەر حکم ئەڕژێتە سەر جادە بەم دەسەڵاتاڵێ چەندین جار لە پێش حەفەی شوباتیش و لە حەفەی شوباتیش و دوای حەفەی شوباتیش بۆ نمونە ئەڵێ دەسەڵاتی کوردی ئەمە وا نابێ خۆتان چاکەن دوای ئەوە موچە نەما نان نەما نانی هەتی و نەما موچەی بێوەژن نەما کەچی حکومەتی کوردی و دەسەڵاتی کوردی لە جیاتی ئەوەی چاکسازی بکە و قتاعی نەوت ڕێک و پێککە یاد لولێت فەنگەکان کاتە سنگی گەنج و مناڵ و لاوی ئەم میلەتە و خەڵک شەهیدەکە و خەڵک لە زیندانەکان تونگەکە لەبەرەوە یعنی من پێم وایە نەگمن بەشێکی زۆری ئەندام و کادر و سەرکردەی ناو ئەو هێزە سیاسیانە خۆیشیان بێئومێد و ڕەشبین و ئێمە ئێستا حەزەکەم بەڕێز دیانی ڕێی تێدەچێت دەسەڵاتێک بۆ خۆی بەگو لە وەڵامی داخوازەکانی گەنج و خەڵکی وڵاتەکەی باتەوە بۆ خۆی ئێستا بێ و چاکسازی بکات ئاخر ئەمە ناڵێم ئەمە یەکێک لەو هۆکارە گەورانی کە ئەم ڕەشبینی لای من و لای بەشێکی زۆری خەڵکیش دروست کردووە زۆر باشە نەجی بەخاندێمەوە لای بەڕێزت پرسیاری هەموو خەڵکی کوردستانەوەی بۆچی هیچ پرۆژێکی چاکسازی لە هەرێمی کوردستان سەر ناگرێت و نەتیجەکان
سات دوای سات خراپتر دەبێت بۆ خەڵکی. بەڵێ وەڵام من پێشەوەی وەڵامی پرسیارەکە جەناو دوامەوە وەکو سەرنجێک لەسەر قسەکانی کاگاوار کاڵێ هیچ بڕیار و پرۆژەیەکی یاخود بڵێ یاسایەکی باش دەرنەچوە لە پەرلەمانی کوردستان وتی زۆر باش بەڕاستی من کە لەم بەڵێ زۆر باش ئێمە لەم خولەیەوە یاخود لە خولەکانی ڕابردووە من بۆ خۆم کە لەم خولەیەم یاسای باش دەرچۆوە لە خولەکانی تریشا دەرچۆ بۆ نمونە یاسای سندوقی خانە نشینی کە هەرچەنە یاساکە لە عێراق دەرچووە لە ساڵی یاسای ژمارە 27 ساڵی 2006 بەڵام لە هەرێمی کوردستانیش ئینفاس کراوە ئەمە یاسایەکی زۆر باش بووە بۆ ئەوەی کە ئەو بڕەپارەی کەمانگانە لە هەموو فەرمانبەران ئەبڕێت دەخرێتە ئەو سندوقەوە ئێستا لە عێراق ئەبینین کە هەتاکو ئێستا بەو هەموو قەیرانەوە خانە نشینان نەموچەیان کەمی کردووەنە لە دواشەکەوێت لە سندوقی خۆیان موچەی خۆیان وەرەگرن کە موچەی خانە نشینیش لە عێراق هەموو زانین کە لانی کەمترین موچە 400,000 خۆزگاوە لێرەش بتوانرایە جێبەجێ بکرا هەرچەنە یاساکە ئینفاس کراوە لێرە بەڵام بەداخەوە کە لێرە جێبەجێ نەکراوە یەکێکتر لەو یاسا باشانە کە هەر لەم خولەی ئێمە دەرمان کرد یاسای ژمارە 5 ساڵی 2015 کە یاسای سندوقی داهاتەنەوتی و گازیەکان بوو یعنی ئەم یاسایە زۆر کاریگەری ئیجابی و باشیە بوو ئەگەر بچایەتە بواری جێبەجێکردنەوە لەسەر مەعیشەت و ژیان و گوزەرانی هاوڵاتیان بێگومان ئێمە لەم بوارانە قسەمان لێ کرد ئەگەر ناخۆی بۆ خۆی یاسای نەوت و غاز کە لە ساڵی 2007 دەرچووە یاسایەکی زۆر باشە بەڵام بەداخەوە ئەمانە کە هیچی ناچێتە بواری جێبەجێکردن و ئەمانە وای کردووە کە ئێمە بێهیوا بین و یاخود ڕەشبین بین و یاخود هەر لەم خولەی ئێمەیە یاسای بڕیاری ژمارە 19 دەرچوو لە ئەویش هەر لە 2015 بوو سەبارەت بە کە 21 خاڵ بوو ئەو بڕیارە سەبارەت بە چاکردنی بار و گوزەرانی هێزەکانی پێشمەرگە ئەمەش هەروەکو پێویست نەک هەروەکو پێویست هەر نەچۆ بواری جێبەجێکردنەوە یەک خاڵیشی لێ بەجێ نەکرا تەنها ئەو خاڵە نەبێت کە ئەو فترەی کە ئیشیان بە هێزی پێشمەرگە هەبوو و شەڕیان پێکردن یەکەم وەزارەت موچیان پێدان لەوەتەی شەڕی داعش نەماوە ئێستا هێزی پێشمەرگە خراوەتە دواوە و لە دوای شەوە موچەکانە زۆر دواکەوێ وەری ناگرن کەواتە یاسا و بڕیاری باش دەرچووە بەڵام لە کاتێکە کە ئیرادە نیە بۆ جێبەجێکردنی ئەوە کێشەکەی ئێمەیە بۆیە ئەمانە ینی من ناحەقی خەڵک ناگرم هاوڵاتیان و تەنانەت ئەوانش کە لەو بوارە نەتی بەخانێستا پەرلەمانی کوردستان توانای ئەوەی نییە محاسبەی حکومەت و بەرپرسان بکات کە یاسا و ڕێنمایەکان یاسا و بڕیارەکانی پەرلەمان جێبەجێ ناکەن نەخێر بەداخەوە ئەوە کێشەی ئەم خولەی ئێمە بوو کە زۆر هەوڵی ئەوەماندا ئێمە نەمانتوانی بیانی نەکرد ئێمە لەم خولەیە هەر ئەگەر ئێمە پێداچوونەیە بکەین بە ڕابردووە لە ساڵی 92 کە پەرلەمانی کوردستان هەیە هەتاکو ئەمڕۆ کە ئێمە قسەیتیاکەین وەزیرێک لێپرسینەوەی لێ نەکراوە بۆ مانایی کە موساالە بکرێ کە لێپرسینەوە بکرێەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە هیچ کاتێکە بێگومان ئەوە دیارە و ئاشکرایە کە پەرلەمانی کوردستان دەسەڵات و ئیرادەی لەسەر و دەسەڵاتی حیزب و تەنانەت حکوومەتی شەوە نیە بەڵکو هەمیشە دەسەڵاتی حیزبی زاڵ بۆ بەسەر ئیرادەی پەرلەمانە و پەرلەمانتارە و لە هەمان کاتە حکوومەتیش بەڕاستیانی ئێمە لە دوایەوەی کە پەرلەمان بۆ ماوەی 2 ساڵ بە نایاسایی بە بڕیارێکی حیزبی بەهێزی چەکداری حیزبی پەرلەمان پەکخرا ڕێگە لە سەرۆکی پەرلەمان گیرا کە بچێتەوە بێتە ناو پەرلەمان و ممارەسەی کاری ئەرکی خۆی بکە لە دوای ئەوەش کە 2 ساڵ بەو شێوازە تێپەڕی پەرلەمان بەناو کاراکرایەوە لە مانگی لە 15ەوە کە پەرلەمان کاراکراوەتەوە لە مانگی 11ەوە کە ئێمە بەشداریمان کرد کە لە سەرەتاوە ئێمە بایکۆتمان کردبوو لەبەر ئەوەی کۆمەڵە بڕیاری حیزبی ویستیان تێیپەڕێنن لە پەرلەمانە لە دوای ئەوە لە پەرلەمان واژوو کۆکراوەتەوە بۆ بانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی کە بێنە پەرلەمان و یاخود ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز بێنە پەرلەمان بۆ قسەکردن لەسەر لانی کەم بەس قسەکردن لەسەر بارودۆخی هاوڵاتیان لە ئێستاە و لەسەر داهاتی نەوت و لەسەرەوەی کە
ئێمە ئێستا لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە زۆربەی بیرەنەوتەکان لە دەستی هەرێمی کوردستان دەرچووە ئایا ئەوەی کەماوەتۆ ئێستا بڕی چەندداوە ڕۆژانە چەند بەرمیل ڕەوانە ئەکرێەوە داهاتەکەی چەندە داهاتەکەی چی لێە چۆن سەرفەکرێ ئەمانە پێویستەکە کە بۆ پەرلەمان ڕوونکرێتەوە بەڵام تا ئێستا وەڵامی پەرلەمانیان نەداوەتەوە و نەهاتون و ئامادەنین کە بێنە بەردەم پەرلەمان بۆ ئەوەی کە پەرلەمانتاران پرسیارەکانی خۆیان ئاڕاستیان باشە نەچی بەخانە ئەگەر دەسەڵات یاخود حکوومەت وەک تۆ باسی دەکەی کە ئێستا ملاتە بۆ بڕیار و ڕاستپاردەکانی پەرلەمان و نایەتە بەردەم پەرلەمان ئەگەر ڕۆڵی پەرلەمان بەم جۆرە بێدەم حکوومەتە مل دەدات بۆ چاکساسی لە ژێر فشاری خەڵک و پەرلەمانی کوردستاندا بە بڕوای من ئەم جارە حکوومەت بە ناچاریە لەسەر داوای پەرلەمان نییە و لەسەر داوای پرۆژەکانی پەرلەمان نییە بە ناچار بۆ بەوەی کە مل بدا بۆ چاکسازی چونکە وەکوتم لەلایەکەوە بوونی خۆی بەوە بەستۆتەوە ئەگەر چاکسازی نەکات بەڕاستی ئەو حکوومەتە لە لێواری ڕوخانایە هەرچەنە کە شکستی هێناوە بە مانای کەلیمە شکستی هێناوە بەڵام ئەیانەوێت بۆ ئینقازی خۆشیان بێ بۆ دەرباسکردنی ئەو وەزعی خۆیان بێ لانی کەمی چاکسازی دەست پێ بکەن ئەگەر نەیکەن بەڕاستی ئەمە لەبەر چاوی کاڵی پەرلەمان و خەڵکی ژنیە لەبەر مانەوەی خۆیانە لەلایەکی ترەوە ئێمە بینیم کە فشاری زۆرەکات لەسەر حکوومەتی هەرێم و داوای لیستی موچەخۆران و فەرمانبەرانەکە بۆیە ئەمان ناچارن یعنی ڕووی ئەوەیان نییە کە ئەو لیستانە بەو شێوازە تەقدیمی بەغدا بکەن و بینێرن چونکە ئەوەندەی گەندەڵیتیایە ئەوەندەی شتی نایاساییتیایە یعنی ناتوانن ئەمە بەو شێوازە ڕووی ئەوەیان نییە بینێرن بۆیە دەیانەوێ ئەگەرلانی کەمیش بێت تۆزێ لیستەکان پاک بکەنەوە کە ئەمە بە سەراحەت بۆ خۆیان ئاماژیان پێداوەکە دەمانێت ڕووی خۆمان سپیکەینەوە بۆی کە بتوانین ئەمە بنێرین ینی بەو شێوازە لیستی موچەخۆران بنێرین بۆ بەغدا بۆیە ئەمە دانپێنانی خۆیانە ینی ئەو پرۆژەی کە هاتوۆتە پەرلەمان دانپێدانانێکی زۆر گەورە و وازەح و سەریحە بەوەی کە لە ڕابردووە چیان کردووە و چۆن بارودۆخی ئەو هەرێمەیان بە قوڕا بردۆتە خوارەوە بۆیە ئێستا ئەیانەوێ ئەگەر ئەوەی کە لە دەسەڵاتیان نایە و ئەوەی کە مەبەستم لە دەسەڵاتیانەوەیە کە دەسەڵاتی خۆیان کەمترین زەرری بەربکەوێ بەڵام هاتوون لە بواری موچەی فەرمانبەران و لەوانە لانی کەم ئەگەر شتێک بکەن لەو بوارەیە ناوی چاکسازی بێت بۆ ئەوەی کە لیستی موچەخۆران کەمێک پاک بکەنەوە لەو گەندەڵی و لەو نەعەدالەتی کە تایە بوو. دەست خۆشە نەجی بەخان کاک هاوارم چاکسازی کە دەکرێت یاخود کە بڕیارە بکرێت کە قسەی لە دەکرێت بکرێت دەگوترێت چاکسازیەکی درەنگ وەختە چاکسازیەکی پێشوەخت و ئامادەکاری نییە بۆ قەیران چاکسازی درەنگ وەخت چەند دەفریای خەڵک و حکوومەت و دەسەڵات دەکەوێت لە ئێستاە جۆم لێتە ڕوخسە دێ پێشووی وەڵامی پرسیارەکەی بەڕێز بەمە یەک دوو سەرنج دەربڕم فەرموو یعنی یەک دوو سەرنج لەسەر قسەی ئەم خوشکە بەڕێزەم باسی یاسای سندوقی خانەنشینی کرد طبعا من ڕاستەکەی نەموت یاسا هیچ شتێکی باش لە هەرێمی کوردستانە دەرنەچوتم زۆر باش مەبەستیشم لە زۆر باش ئەوە بوو کە لە مستەوای خراپی وەزعەکە بێ چونکە وەزعی زۆر خراپ پێویستی بە پرۆژەی زۆر چاکێ بۆ نمونە من بەدەر لەوەیش کە مشکلەی ئەوەی کە یاسای باش نییە یاخود پرۆژەی باش نییە لەگەڵ ئەوە هەستەکەم لە ناو پەرلەمان سەرجەم فراکسیۆنەکان و پەرلەمان هەمیش وەکو موئەسەسە غیابی مەسلەی کەفاءەی اختصاسەکانەوە سەرنجە خەمە سەری هیوادارم بابەتێکی سەرنجڕاکێش بێ بۆ تۆش پرسیارم لێ بکەی بۆی زیاتر ڕوونی بکەمەوە و ئەم فراکسیۆنەکانی پەرلەمانیش نەبوونی ڕاوێژکارێک کە مماریز بێ و ئەهلی اختصاص بێ بەڕاستی بینی زۆری لێکردون مەسەلەن ئێستا بۆ نمونەیە لەسەر یاسای سنووقی خانەنشینی من حەزەکەم کۆمەڵە قسە ئەم برادرانی کە لە پەرلەمان وازان ئەگەر یاسای سنووقی خانەنشینی لە هەرێمی کوردستان جێبەجێ کرا طبعا من نازانم ئەو پەرلەمانتارە بەڕێزانە بۆ خۆیان تەواوی تەفاسیلی مەسەلەوی سنووق چۆن و چۆن نییە و ئەوانە سندوقیش هەبێ یانە بێ ئەبێ پارێ سنووقەکە لەکوێ هەڵگیرە بۆ نمونە دنیای پێشکەشتی و شوایە لە بانقێک لە بانقەکان هەڵەگیری کێشەکە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرم یاسایەش هەبووە و جێبەجێش کرا و سنووقەکەش هەبوایە ئەم پارەی هەرە چوە بانقەکان و کاکە پارەی خەڵک لە بانقەکان حکوومەت دەستکاری کردووە خەرجی کردووە حکوومەت خەرجی کردووە باشە کەواتە ئەگەر یا ئەو یاسایە جێبەجێش کرایە
جێبەجێش کرا جارێک کە ئێڵێمەوە ئێستا هەر بەڵام کاگاوەرەوە بۆ خۆی بەشێک لە پەرلەمانتارەکان دەڵێن ئەوان کێشەکەی حکوومەتە پابەت نییە بە هیچەوە تا بۆ دەڵێت دەست بۆ پارەی بانکەکانیش دەبات بەڵێ ئەنجام من مەبەستم لایەنە عەمەلیەکەیەتی دەریخەم ئەگەر ئەم یاسایە جێبەجێش کرایە ئێستا هەر خانەنشین هەمان کێشەی هەبوو لە هەرێمی من ینی ئەمێ زۆر عادیلانە قسە بە ڕێی خۆم لەسەر ئەم بابەتە بکەم لە هەرێمی کوردستان بۆ نمونەوەکو یاسای خانەنشینی خۆی هەموو فەرمانبەرێک یا هەموو موچەخۆرێ لە زمانی موچەخۆری خۆیان لە کاتێکا لە وەزیفەیە کە موچەوەرەگرێ نیسبەتێک ماگانە لە معاشەکەی بڕێ ئیستیقطاعکرێ اینجا حکومەت یاریمی کوردستان و ئەمەی نەخستۆتە ناو سنووقێکەوە بەڵام ئەوەش نەبوو بڵێن دوایی لە کاتی موچەی سندوقەوە حکومەت هەر من دڵنیام ئێستا خەرجی کردبوو ئێستا هەر هەمان تاس و هەمان حەمام کوردوتەنی یاسای سندوقی داهاتە نەوت و گازەکان یاسا ئەوە یاسایەکی زۆر باش بوو مای دەستخۆشیە بەڵام بەداخەوەش جێبەجێ نەکرا بەشێک لە قسەکانی منیشەوە بوو کە پەرلەمان ئیرادی ئەوەی نییە یاسا حکومەت ئیلزام کا بە جێبەجێکردنی ئەو بڕیارەی کە تایبەت بە چاکردنوی گوزەرانی پێشمەرگە کێشەکە لێرە لە بینی ینی هەستەکەی لە بینی پەرلەمانتارەکان و پەرلەمانەوە لە بینی حکومەت و وەزیرەکان یعنی دووریەکی زۆر هەیە لێکتێنەگەی حکومەت دەڵێ من قەیرانی مالیم هەیە من داهاتم بەقەدەر خەرجەکانم نییە من عجزم هەیە من پێویستم بە قەرزە پێویستم بەوە بووە دەست بۆ پارەی بانقەکان دەرم پێویستم بۆ پارەی کۆمپانیەکان و مستحقاتیان خۆم و نەیەم و خەرجی کەم طبعا من ئیمانم بۆ بیانانە نییە کە بەڵامەوە بۆ زۆربەی خەڵکی باڵێنەر نەبوو کاگاوە بەڵام کێشەکە پەرلەمان لەو کاتە کە حکومەت ئەماڵێ پەرلەمان یاسایەک دەرەکە لەم یاسایە موچەی پێشمەرگە باشەکە طبعا کاتێک کە توی تەوانەوە من لەگەڵەوە موچەی پێشمەرگە باش بێ بەڵام لە شوێنێک ئەگەر ستاندارد بێ حکومەتێک ئەگەر پارەی نەبێ پێویستی بۆ بێ خەرجەکانی بکەی یعنی علمی مالی عامەواڵێ من وان ناڵم لەو کاتە تۆ نابێ خەرجی زیاد بکەی باشە هەر لەو لەحظەی کە ئەو یاسایە دەرچوە دلیل و بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەوەی حکومەت دوتوێتی پەرلەمان قەناعەتی پێی نەبوو ئەو دقەیە پەرلەمان قەناعەتی وا بە کە حکومەت ڕاز ناکە ئەڵێ پارەم نییە کە بەشێکی زۆریشمان هەروە بیرەکەینەوە من ئەمێ بەس تەنها سوورەتەکە بۆ بینەری بەڕێز ڕوونکە ئەوەی کەوترێت چاکسازیەکان درەنگ وەختە بەڵێ ئەبجا قسەیەکی کاگنەوشیروان بە ڕەحمەت بێ بیرمێتەوە کاگنەوشیروان وەختی خۆی پێشەوەی بزوتنەوەی گۆڕانیش دروست بکات ینی باسی ئەوەی کە مقابلەیەکی کردبوو لەگەڵێکێک لە کەناڵەکانی ڕاگەن باسی ئەوەی کردڵێ گەندەڵی وەکو گانگرین وایە ئەگەر گەیشتە مستەوایەک ئیتر دەستکاری ناکرێ و چاک ناکرێ و وەکو ینی چۆن گانگرین نەخۆشەکە کوژێ لە کۆتاییە گەندەڵیش لە کۆتاییە چارەسەرەکەی ئەبێ بە چارەسەرێکی لە دەسەڵات داهاتوو بەرەوە من ئومێدم بە مەسەلەی چاکسازی درەنگ وەخت ئەزانم یعنی شتی جوزئیە کرێ بەڵام چاکسازیە کە بێتە مای ئەوەی خۆشگوزەرانی و دادپەروەری و بچووکردنەوەی قەیرانەکان و چارەسەرکردنی کێشەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بجێڕێتەوە ڕاستی من بە گومانە کەواتە ئێستا گەندەڵی گەوێتەوە قۆناقی کە ئیتر چارەسەری نەبێت بێگومان سەرباری ئەوەی کە من مەجبور مەم قسەیە بکەم لە هەرێمی کوردستان ئێمە بۆ نمونە دەستگای چاودێری دارایی و دەستگای نەزاها و لیژانی نەزاها لە پەرلەمان و کوێک لەبەرەوەی شەفافێت لە هەرێمی کوردستان لەو مستەوا خراپە ینی کەس ناتوانێت هیچ کەسێک ناتوانێت بە یەقینەوە بڵێ من راپۆرتێکم هەیە یا کۆمەڵە داتامەیە داتای حەقیقی و ڕاستەقینەن لەسەر مەسەلەی گەندەڵی لەبەر ئەوە ینی بێگومانم گەندەڵی لەسەر و ئەوە شوەیە کە ئێمە تەسەورێکین کاگاوەر بەڕێز شارەسەر کاروباری بانقیشیە و هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان لەمەوە ڕابردوو کردیە بەر بۆ تۆمارکردنی نایە موچەخۆران ئەمە حەلی مشکیلەی فەسادی تۆماری موچەخۆران دەکات ئەوە وەکو بیدا وەکو من لە کۆمەڵت مناسبەی کەژ ئاماژەم پێ کردو وەکو ئەساسێک کە ینی بابەتەکە چییە هەموو موچەخۆرێک تۆ فایلێکی ئەلکترۆنی بۆکەیتەوە ئەم موچەخۆرە کەسێکی کە ناتوانێت بێ موچەکەی وەربگرێت کە خۆی هەر لە ئەسڵیش ئابێەوە بێت ئەمە شتێکی باشە بەڵام ئومێد دروستکردن وەکو ئەوەی کە بانگەشەی بۆکرا لەسەر ئەوەی ئەگەر بایۆمەتری جێبەجێ کرا ئیتر کێشەی موچە لە هەرێمی کوردستان نامێنەوە مەشاکیلەکانی ناو موچە ئێمە جارێ ئەبێ بزانین مەشاکیلەکانی موچە چییە مەسەلەن مشکلی هەرە گەورەی موچە ئەوەیە کە خەڵکێکی نامستەحق موچە وەرەگرێ مەسەلەوە نی ئەم کەسە خۆی ناوی وەهمی بێ ینی کەسێک بێ نەبێت کەسێک هەیە وەڵام موچەی نامستەحق وەرەگرێت بایۆمەتری ناتوانێت ئەمە چارەسەرکە لە یەک کات ناتوانێت چارەسەریکە ئەن تۆ سیستەمێک دروستکەی ئەو سیستەمە
طبعا ئەوە شتێکی زۆر زۆر زەحمەتیش نییە بە تێگەیشتنی من ئەو سیستەمە وا بکات بزانرێت ئەو کەسانی کە موچە وەرەگرن دەوامەکەن بە مقابلی ئەو موچەیە یا دەوام ناکەن. دووەم مەسەلەی خانەنشینی مەسەلەی خانەنشینی دیسانە پێویستی بە یاسایە پێویستی بە سیستەمی زیرەکە. یعنی من ناڵم بایۆمەتری هەنگاوێکی خراپ و هەنگاوێکی باشە لانی کەم خۆت ڕێخستنی داتا و زانیاری و تەرتیبکردنی بە شێوازی سەردەمیانە شتێکی باشە، بەڵام من هەرو زمانەیەش کە بایۆمەتری لە بیدایەتی جێبەجێکردنیا بوو ئەم هەبووە کە بایۆمەتری لە هەرێمی کوردستان کێشەی موچە چارەسەر ناکە. کاگاوارۆک و بەڕێز شارەزای کاروباری دارایی تەواان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە پارەی هەیە بتوانێت ڕزگاری بێت لەم دۆخی تێکەوتوە؟ ئێمە کێشەکەمانەوەیە تەبعاً ئینسان هەموو قسەیەکە بە ڕێی من بەرامبەر بە خوایش و بەرامبەر بە وجدانی خۆشی بەرپرسیارەتێکی گەورەیە. قسە هەر ئەوە نییە ئینسان بیکات و بڕوامە مەسئولێتێکی زۆر زۆر گەورەیە. من ئەتوانم یەکشت بڵێم، ئەتوانم بڵێم ئەگەر ئێستا وەزارەتی دارایی، وەزارەتی نەوت، وەزارەتی داخلی، وەزارەتی پێشمەرگا ئەو شوێنانی کە موچەخۆری زۆر و هێزە ئەمنیەکانیان هەیە، ئەمانە بە شێوازێکی ڕاستەقینە چاکسازی تیا بکرێ کە لێرە لێ هەنێکی بۆ نمونە مەسەڵەن وەزارەتی مالیە لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵی محاولاتی هەبوو، بەڵام کۆمەڵی محاولاتی من باسی مەسەن بیدایەتی ئەم کابینێ و ئەواناکەم کۆمەڵی محاولاتی بەسیط یان کۆمەڵی محاولات لە شوێنێکی پنتێکی حکومەتان نابێتە مای ئەوەی کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەرکە. یعنی ئینسان ناتوانێت بڵێ وەکو عەرزم کردی لەبەرەوەی داتاکان ئەوە ناڕوون و ناشەفاف و شاراون، ئێمە تەنها لەسەر ئەساسی ئەوەی کە کەمیەتی نەوت چەند نەفرۆشەوە نرخی نەوت دیارە، یعنی ئەگەینە ئەو قەنەعەتی کە بڵین بەڵێ لە هەرێمی کوردستان بەشێکی باشی داهاتی نەوت ینی ناچێتە ناو خەزیێنەی گشتیەوە ئەچێتە خەزیێنەی تایبەتەوە. ئەگەر ئەو پارانی کە ئەچنە ناو خەزیێنەی تایبەتەوە بە تایبەتی لە داهاتی نەوت و اینجا غێری داهاتی نەوتیش بچنە ناو خەزیێنەی گشتیەوە، ئەو کاتە بێگومان بەشێکی زۆر باشی کێشەکانی هەرێمی کوردستان لە ڕووی مالی گە لە ئەنجامدانی چاکسازیش حەلێکی لە بەردەمە ئەم دەسەڵاتە ئێستا. ئەم دەسەڵاتی ئێستا بۆ نمونە مۆزعای ئێستا ڕوا و بەردەوامە و بەرژەوەندی خاوەن بەرژەوەندیەکانیش لەگەڵای بەردەوامە باشە و ئێمە بێت چاوەڕێی انتخاباتی داهاتوو بکەین، هەڵبژاردننی داهاتوو بکەین بزانین لە هەڵبژاردننی داهاتووە خەریتەی سیاسی چۆن نەکەوێتەوە. ئەگەر کۆمەڵە هێزی کە توانیان دەسەڵات و پرۆسەی حکومداری لە هەرێمی کوردستان وەربگرنەوە خوشکەوە ڕێزەشمان ئاماژەی بۆ کرد لە ئێستا فاکتەری بەغا و فاکتەری خارجی و هەر ناوچەکە بۆ خۆی لە کۆمەڵی گۆڕانکاری گەورایە و رووسیا و ئەمریکا لە منتیقەکان لە ململانەیەکی گەوران کە من بەش بە حاڵی خۆم پێم وایە بەشێکی گەورەی ململانەکەی ئەوان لەسەر مەسەلەی اقتصادی ئەم منتیقەیە و غاز و نەوت و ئەوانەیە و لەبەروی هەرێمی کوردستان لە ناو ئەم خەریتەیە پێگەی هەیە و لەبەروی هەرێمی کوردستان ئێمە بیرمان نەچێ ماوەکانی ڕابردوو سەرۆکایەتی هەرێم بۆ نمونە کە خواستی بەشێکی زۆری خەڵک و ژمارەیەکی باش لە هێزە سیاسی گەورەکانی هەرێمی کوردستان بوو تا ئەمریکا ئیرادەی جود نەبوو لەسەرەوەی کە بۆ نمونە سەرۆکی هەرێم واز لە پۆستەکەی بێنێ تحقیق نەبوو. ئێستا ئەمانە جۆرێک لە گەشتبینی ئەبەخشەیەکە لە دوای ینی لە هەڵبژاردننی ئایندا جۆرێک لە گۆڕانکاری بەسەر نەخشەی سیاسی و نەخشەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بێ و ئینشاءڵڵا دوای ئەوە هەنگاوەکانی چاکسازی ڕاستەقینەی زانستیانە دەست پێ بکە وایتر وڵاتەکەمان بەرە و جۆرێک لە بژانەوە بچێ. زۆر باشە. نەجی بەخان دەمێ پرسیارەوەت لێ بکەم بەڕێز لە لیژنەی دەستپاکیشی لە پەرلەمانی کوردستان ئەو دەستە و دامەزراوانەی کە هەیە بۆ لێپرسینەوە دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزاهمانە چەند ڕۆڵیان هەبووە لە لێپرسینەوەی حکوومەت لە مەلەفەکانی گەندەڵی؟ بەڵێ بێگومان ئەو دامەزراوانەی کە تایبەتن بەو بوارە ئێمە وەکو لیژنەی دەستپاکی لە سەرەتای خولەکەوە هەماهەنگی باشمان هەبوو لەگەڵ دیوانی چاودێری دارایی لەگەڵ دەستەی دەستپاکی لەگەڵ داواکاری گشتی و کۆمەڵێ پرۆژە و ئیشمان پێکەوە کرد بەڵام بەداخەوە ینی من لێرەوە ئەتوانم ینی شایەتی بۆ ئەو بدەم بۆ بە تایبەتی دیوانی چاودێری دارایی کاری زۆر باشی کرد و هەر دۆسێ کە ئێمە ئاراستەمان کردوێتن زۆر بە وردی و
ئەتوان بڵم بە پرۆفیشناڵانە ئیشیان لەسەر کردو و وردبینی تەواویان تیا کردو ئەوەندەی کە ڕێگەیان پێدرابێ بەڵام ئێمە چەند جار لێمان بیستون کە ئەوانیش ڕێگەیان پێ نادرێ وەکو پێویست لێ وردبینی و لێ کۆڵینەوە بە دوواداچوون بۆ دۆسیەکان هیچ کاب لە دۆسیانە بەنجام گەیشتون کەسێک لەسەر وەلەفی گەندەڵی محاسبە کراوە لە دادگا لە نەتیجەی دۆسیەکان ئەوەی بێگومان من کە ئاماژەم بە دیوانی چاودێری دارایی کرد کاری باشیان کرۆ ئەرکی دیوانی چاودێری داراییش محاسبە و لێپرسینەوە تەنها وردبینی کردنە کاتێکەوان کە راپۆرتەکانی خۆیان دەناردەوە بۆ ئێمە تەنانەت بۆ هەموو لیژنەکانی تریش ئەو لیژنە تایبەتمەندەکان بەو بوارانە بۆ پەرلەمانیان ناردوێتەوە وردبینی باشیان کردۆ ئەرچیەوان لێرە کۆتایی پێهاتۆ بەڵام ئەوەندەی کە ڕێگەیان پێدرابێ واگەر ڕێگەشیان پێ نەدرابێ بە سەراحەت بە پەرلەمانیان وتووەکە ڕێگەمان پێ نادرێەوە ناهێڵن بە دوواداچوون و وردبینی لە فڵانە دۆسەیە بکەین بەڵام دەستەی دەستپاکی بەڕاستی هەوڵی هەبووەوە کاری کردو بەڵام کە ئەرکەکانی ئەوە یاخود هەوڵ و جوهدەکانی ئەو توانین بڵین لە بازنەیەکی بچووکا بووە و لە بازنەیەکی بچووکا بۆ نەیتوانیوە دەست بۆ دۆسیە گەورەکان و یاخود بۆ پشتی دۆسیە گەورەکان کە بەرپرس و کەسانی دەستڕۆشتی لە پشتەوەیان هێشتووە وەکو پێویست ئەوانیش بە دوواداچوون بکەن. نەجیبەخان دەست خۆش کاتی بەرنامەکەم تەواو بەڕێزان زۆر سوپاسانەکەم زۆر سپاس بۆ نەجیبەتی فەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێر و لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز هاوار شێخڕە و پسپۆڕی دارایی بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆیش تا بەرنامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت.